ماوەی 3 ساڵە لە تورکیا کورد و تورک هەموو ساڵێک چاوەڕێی هاتنی بەهار دەکەن بۆ ئەوەی پرۆسەی ئاشتی بە ئەنجام بگات. ئەم ساڵیش هەمووان چاوەڕێی هاتنی نەورۆز و پەیامەکەی ئۆجەلانن. عەبدوڵڵا ئۆجەلان 28 شوباتی ئەم ساڵ لە پەیامێکدا داوای لە پارتی کرێکارانی کوردستان کرد ئامادەکاری بکەن بۆ ئەوەی لە بەهاردا کۆنگرەیەکی ناسای ڕێبخەن و بڕیار لە سەرچەکدانان بدەن. لای خۆشیەوە جەمیل بایک هاوسەرۆکی کۆما جڤاکێن کوردستان لە دوایین لێدوانیدا ڕایگەیاند تا ئۆجەلان بەشداری کۆنگرە نەکات بڕیار لە سەرچەکدانان نادەن. وتیشی بۆ ئەوەی چەکدا بنین دەبێت ئۆجەلان خۆی بێت و قسە بۆ گەریلا بکات. ئەو پرسەش لە کاتێکدایە لە بەهاری ئەم ساڵدا هەڵبژاردننی پەرلەمانی تورکیا ئەنجام دەدرێت و ئەمەش گروتینێکی زۆری داوە بە پرۆسەی چارەسەری سیاسیانەی پرسی کورد لە وڵاتە. بۆ پێی هەردوو حیزبی پارتی داد و گەشەپێدانی دەسەڵاتدار و پارتی دیموکراتی گەلان لا ململانەیەکی توندان بۆ کۆکردنەوەی دەنگەکانی باکووری کوردستان لە سەرەتای 90ەکانی سەدەی ڕابردوودا تورگۆت ئۆزال سەرۆک کۆماری ئەو کاتی تورکیا بۆ یەکەم جار هەوڵیدا پرسی کورد چارەسەر بکات. ئۆزال لە هەنگاوێکی بێوێنەدا باسی پرسی کوردی کرد و ڕایگەیاند لە تورکیا کێشەی کورد هەیە و ئەگەر لە ناوخۆی تورکیا ئەو پرسە چارەسەر نەکرێت لە داهاتوودا گۆڕانکاری ناوچەیی و نێودەوڵەتیەکان تورکیا ناچار دەکات ئەو پرسە چارەسەر بکات. ئۆجەلان ئەو کات بە هەنگاوەکانی ئۆزال بۆ چارەسەری پرسی کورد دڵخۆش بوو. جگە لە ڕاگەیاندنی ئاگربەستی یەکلایەنە ئاماژەی بۆدا لە تورکیا ئۆزال تەنها کەسە کە دەیەوێت کێشەی کورد چارەسەر بکرێ. ئەو کات جەلال تاڵەبانی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دانوستانەکانی نێوان پەکەکە و حکوومەتەکەی ئۆزالدا ڕۆڵی ناوبژوانی هەبوو. هەڵوێستی ئۆزال بۆ چارەسەری پرسی کورد نیگەرانی سوپا و نەتەوە پەرستەکانی تورکیای لێکەوتە و تەنانەت بەشێک لە وەزیرەکانیش بڕیارەکانی ئۆزالیان جێبەجێ نەکرد. هەوڵەکانی ئۆزال بۆ چارەسەری پرسی کورد بە مردنی گوماناوی لە ساڵی 1990دا کۆتایی هات. دوای مردنی ئۆزال شەڕدەستی پێکردە و تا دوای دەستگیرکردنی ئۆجەلان لە ساڵی 1990دا بەردەوام بوو. بەڵام پەکەکە دوای دەستگیرکرانی ئۆجەلان یەکلایەنە ئاگربەستی ڕاگەیاند و ئاگربەستەکەش تا ساڵی 2003 بەردەوام بوو. لە ساڵی 2005دا ئەردۆگان لە ئامەد باسی پرسی کوردی کردەوە و ڕایگەیاند پرسی کورد لە تورکیا پرسی هەموو تورکیایە. لە ساڵی 2008دا نوێنەرانی حکوومەتی تورکیا و بەرپرسانی پاکەکە لە ئۆسلۆی پایتەختی نەرویج چەندین جار بەنهێنی دانوستانیان ئەنجامدا بەڵام هیچ ئەنجامێکی لێ نەکەوتەوە. ساڵی 2009 بۆ یەکەم جار هاکان فیدان سەرۆکی دەستگای هەواڵگیری تورکیا بە نوێنەرایەتی حکوومەت لەگەڵ ئۆجەلاندا کۆبووە. کۆبوونەوەکان بەردەوام بوون تا لە نەورۆزی 2012دا بۆ یەکەم جار پەیامی ئۆجەلان لە ڕێوڕسمی نەورۆزی ئامەددا خوێندرایەوە و تێیدا دەستپێکردنی پرۆسەی ئاشتی ڕاگەیاند. لە ئێستاشدا پرۆسەکە بەردەوامە و بە وتەی جۆناتان پاوڵ سەرۆکی نووسنگەی تۆنی بلێری سەرۆکوەزیرانی پێشووی بەریتانیا کە هاوکات چاودێری پرۆسەی ئاشتیە پێدەچێت پرۆسەکە چەندین ساڵی دیکە بخایەنێت و دەژڵێت بۆ ئەوەی پرۆسەکە با خێرایی بەرەو پێش بچێت دەبێت گفتوگۆی ڕاستەوخۆ لە نێوان ئۆجەلان و بەرپرسانی قەندیلدا ئەنجام بدرێت.